دوو ڕۆژ بەر لە هەڵبژاردننی نیشتمانی عێراق ڕەوەندی عێراق لە ئەمریکا دەنگیاندا بۆ هەڵبژاردننی نوێنەرەکانیان لە عێراق. پرۆسەی دەنگدان لە بنکەی دەنگدانی واشنگتن و ڤێرجینیا زۆر ئارام و بێکێشە بوو. لە ڕاستیدا لە ویلایەتی ڤیرجینیا 6 وێستگەی دەنگدان کراوەتەوە بەهۆی بەرزی چڕی دانیشتوانی ڤیرجینیا و ویلایەتەکانی دەوروبەری. هەر ئەمڕۆ بەیانەکەی وێستگەکان کراونەوە بۆ پێشوازی دەنگدەران. ڕێژەی دەنگدان باشە، بەڵام لەو باوەڕداین ئەم ڕێژەیە زیاتر بێت. ڕەنگە کاتی دەنگدانەکە درێژ بکرێتەوە بۆ پێشوازیکردن لە زۆرترین ڕێژەی دەنگدەران. بەپێی ئامارەکانی بنکەی واشنگتن تا ڕادەیەک بەشداریشی کارەیە ڕەوەندی عێراقی هەبوو بە بەراورد لەگەڵ بنکەکانی دیکەی دەنگداندا لە ئەمریکا. زۆربەی عێراقیەکان دەنگدان بە ئەرکێکی نیشتمانی دەزانن، سەرباری ڕەخنەگرتن لە سیستمی سیاسی عێراق. أعتقد أن هذه الانتخابات لن تغير. لو بڕوایەدا ئەم هەڵبژاردنە لە ڕێگ و ڕیشەوە گۆڕانکاری لە پرۆسەی سیاسی عێراقیدان دروست ناکە، بەڵام سەرباری ئەوە ئەرکی سەرشانمە دەنگ بدەم بەو هیوایی لە داهاتوودا ئەو پرسانە چارەسەر بکرێن. چاودێری پارتە سیاسیەکان و دەستگاکانی ڕاگەیاندن جەختیان لەسەر ئەوە کردەوە کە پرۆسەی دەنگدان بێکێشە بوو و داواشیان لە خەڵک دەکرد بەشداری زیاتر بکەن. پێم وایە کە هەموو تاکی کورد دەبێ بچێت دەنگ بات. دەنگان گرنگە بە تایبەتی لە عێراقا بۆی بتوانین پێگەی کورد بەهێزکەین. دوای ئەوە پێم باشە خەڵک بچێت دەنگ با بۆ گۆڕینی ئەوانەی کە 27 ساڵەنیان توانیوە گۆڕانکاریە لە ژیانی خەڵکا بکەن لە کوردستان، بەڵکو بتوانن خەڵکی تازە و نوێنەرایەتی تازە و حیزبی تازەی بەهێز وەکو گۆڕان بتوانێت نوێنەرایەتێکی باشیان بکات و گۆڕانکاری بە چۆنێتی و جۆری پەیوەندیەکانمانە لەگەڵ بەقای بێت. هیوادارم هەموو تاکی بەشدار بێت. دەنگدانەکە پرۆسەکە زۆر ڕێک و پێک بوو. ستافەکەی کە لێرە بوون زۆر بە گەرمی و بەجوانی پێشوازی خەڵکیان نەکرد و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بڵێم پرایڤەسی زۆر تیا بوو، یعنی خەڵک نەترسێ کەس نازانێت دەنگت داوە بکە. یعنی خۆت دوو زەرفەس دایەخەیت و یعنی لۆکیەکەی ئینجا خێتە ناو سنووقەکەەوە لەبەرەوە دەنگ ئەی بکێ ئازاد بە ئەوی کاڵێت تەلەفۆنمان لێوەرەگرن لە بیدایەت کەی نەژوورەوە لەبەرەوە کەس ناتوانێت ڕەسم بگرێ و ئەو شتانە. ڕەوەندی کوردی لە ئەمریکا سەرباری ڕەخنە و تێڕوانینی جیاوازیان بەبایەخەوە بەشداری دەنگدان دەکەن بە ئومێدی گۆڕانکاری گەورە لە پرۆسەی سیاسی و ژیان و گوزەرانی خەڵک لە عێراق. ئاسۆ جەبار، دەنگەمە.